سیستمێکی زیرەکی دەستکرد دروستکراوە لە شاری سلێمانی بۆ پاراستنی داتا و زانیاریەکانی کۆمپانیەکانی بواری ئینتەرنێت و هاوکات داتا و زانیاریەکانی هاوڵاتیان بۆی بەدووربن لە هێرشی ئەلکترۆنی. من زانیاری زیاتر لە میوانەکەم دکتۆرە ئاڵا بەرزنجی مامۆستا زانکۆی سلێمانی. سڵاو لەبێ دکتۆرە. ئەم سیستمە چییە؟ چۆن وا کار ئەکا کە هاوڵاتیان و کۆمپانیەکان پارێزراو بن لە هەر هێرشێکی ئەلکترۆنی؟ بەڵێ، ئەمە سیستمێکی زیرەکی دەستکردە بۆ مەجای سایبەر سکیوریتی و بەتایبەت پێنتێستین. پێنتێستین واتە تۆ بچیتە ناو سیستمێکەوە لاوازەکانی بدۆزیتەوە پێش ئەوەی کەسێکی هاکر بێت هێرشەکە بکاتە سەرە. ئێمە ئەم داهێنانەمان کە کردووە لەوەیە داهێنانەکەی کە سیستمی زیرەکی دەستکردەکە ڕووکاری شاشەکە وەکو مرۆڤ بینێت. یعنی ئەگەر دوگمەیەک هەبێ، ئەگەر ئیمێجێ هەبێ، هەشتێ بێتە سەر شاشەکە کە لەوانەیە لاوازی دروستکە بۆ سیستمەکانی حکوومەت، کۆمپانیەکان یان ئاپێکە هاوڵاتیەک دروستی کردووە کە خوێندکارە دروستی کردووە، لەوانەیە ئەو لاوازیانە ئایەکانی پێشووتر کە دروستکراون لەو مەجالەیە نەیدۆزێتەوە. بەڵام ئەمە کە ئێمە دروستمان کردو و وەکو هاکرێکی مرۆڤ ئیشەکە و ئەتوانێت ئەو لاوازیانە دەستنیشان بکات و بچێتە ناو سیستمەکەەوە بێژەوەی هێرش بکرێتە سەر. واتە هاوڵاتیان لە مۆدووە نەترسن لە زیرەکی دەستکرد کە لەبەرکە هاک بکرێن لەو ڕێگایەوە؟ نا، ئەبێت ئەمە بۆ پاراستنی هاوڵاتیانە. هەردوو لایەنەکی تیا زیرەکی دەستکرد لە هەموو شتێکاتوانی بەکاری بێنی، بەس ئێمە ئەمەمان بە مەبەستی پاراستنی هەموو داتا و تۆڕ و سیستم و ئامێر و بابەتە ئەلکترۆنیەکان دروست کردو بۆ ئەوەی کە پێشتر هەیە، ینی ئینسانێک دەتوانێت بچێت پێنتێستین بکات و ئەیدۆزێتەوە ئەڵێ ئەمە کێشەی ئەم سیستمەیە گەر هاکەرە بێتوانێت لەم ڕێگەیەوە هاکیکە خۆت بڕۆ چاکیکە. بەس ئاوا بە AI کاتێکی زۆرە بۆ گەڕێتەوە ورترە باشتر ئیشەکە و ئەوەی ئێمەش ئیڤالویشنمان بۆ کردووە، تاقیمان کردوێتەوە کە زۆر بە شێوەیەکی باش ئیشەکە و کردوشمانە بە توێژینەوەیە کە لەسەر ئاسی جیهان لە زانکۆ باوەڕپێکراوەکان و لە هەموو شوێنێک بەردەستە بێ. دکتۆرە بەپێی پسپۆڕەکەی جەنابتان سیستمی سکیوریتی ئینتەرنێت پارێزراوە لە هەرێمی کوردستانە لە چ حاڵێکە باشە؟ بەپی ئەو کۆمپانیا ئەو تەکنیک و ئەو تەکنۆلۆژیانەیە کە بەکارێت لەو باسی ئینتەرنێتی کرد لە ئینتەرنێت سەرویس پرۆڤایدەرەکان. من بەڕێوەبەری سایبەر سکیوریتیم لە گروپی کۆمپانیەکانی IQ. ئێمە هەموو هەوڵی خۆمان ناوە کە بە هەموو شێوازێک سیستمەکان و دیجیتال ئینفراستراکچەرەکەمان بپارێزین هەر و توانیمانە بیگەینینە ستانداردێکی عالەمی کە عالەم چی ئەوێ بۆ سکیوریتی بۆ کەسی کۆمپانیایە کە ئینتەرنێت پرۆڤاید بە ئێمەش هەمانە. هاوڵاتیان موبایل بەکارێنە، سمارتفۆن بەکارێنن، ئەمانە مەترسی هاکردنیان لەسەرە؟ بەڵێ، هەموو شتێک مەترسی هاکردنی لەسرە، بۆیە بێ زۆر ئاگاداری سەرجەم ئامێرەکان و دیڤایسەکان و ئینتەرنێت و هێڵەکەشی بەکارێنی. لەوانەیە من 10 ساڵە هەموو شتەکانم سکوورکەم لە پڕێکا لە ڕۆژێکا شتێک بەم بەدەستەوە کە کەسێک بتوانە بێتە ناو هاکەرێ بتوانێت بێت. اینجا پێشتر هاک ئەبوو تارگێت بی، تەنها لە هاکەکرێ لەبەرەوەی تۆ تارگێتی ئیسە زۆر ڕاندەم بووەوە گروپی گەورە لەسەر هاکردن ئیشەکەن و لەسەر ئەوە ئەژین لە سەرانسەری جیهانە. بۆیە ئێستا مەسەلەی سایبەر سکیوریتی یەکێکە لە مەسەلە هەرە گرنگەکان و تۆپە لە دنیاە، لەبەر ئەو سەبەبەی کە هەموو هاوڵاتیەک چەندین ئامێری پێیە، چەندین ئەکاونتی هەیە. بۆیە ئەگەر جاران دەرگا بە قفڵ داخرا، ئێستا ئەبێ هەموو ئەو شتانی کە پێێتە لە ڕێگەی سایبەر سکیوریتیەوە سکیوری بکەیت. هاوڵاتیان لینک بکەنەوە کاتێ بۆیانێت لینک بکەنەوە، ئەبێ دڵنیا بنەوەی کە لەوەی کە لینکەکە سۆرسی لینکەکە چێکێ بۆی نردوون چۆنەوە سەیری بکەن و دڵنیا بنەوە لێ اینجا بیکەنەوە. هاوڵاتیەکەم لینکێکم بۆیە لەلایەن هاوڕێکمەوە لە فەیسبووکە لای سۆرسەکەی نەبینێ، یان لینکێک دائەنرێ لە فەیسبووکێک لە گروپێکە و تۆ کلیکێکە ئەوەژە بێت. هەمووی خەتەرن، هەمووی خەتەرە، بەس سەیری سۆرسەکەی بکە لەوانەیە ئاسایی بێ، ینی ژیانی ژێکجارەوە قرس نییە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ کە گوێبیستی بوون ئەمە ئەو زانیاریانن لەبارەی سایبەر سکیوریتی و سیستمەی کە دانراوە بۆ پاراستنی هێڵی ئینتەرنێتەکان و ئەو هێرش ئەلکترۆنیانی کە هەیە و کە بۆی هاوڵاتیان پارێزراو بن لە کۆمپانیەکان و لە هەرێمی کوردستاندا.